بەڕێزان کەمبوونەوەی هۆکاری ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بوو بە بەردەوامی لەگەڵ نووسینگەی جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ تیمی ڕووناچی لەگەڵ وەزارەتی کارەبا لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی و کۆنتڕۆڵی کارەبا بە بەردەوامی لە گفتوگۆ بووینەوە هۆکارەکان وازەحە یەکێکیان کەمبوونەوەی تەولیدە کە ئەویش پەیوەندی بە دابینکردنی وزە هەیە ئەوی دیکەشیان بەرزبوونەوەی خواستی هاوڵاتیە بەرزبوونەوەی خواستی هاوڵاتی حەق خۆیانە وەرزی هاوینە هاوڵاتی یەک لە پێداویستی ئەساسیەکانیتی پرۆژەی ڕووناچی لە سنووری پارێزگای هەولێر وەلا هەرێمی کوردستان قۆناغی زۆر باشی بڕیوە خواست لەسەر بەکارهێنانی کارەبا لەگەڵ نزیک بوونەوەی گەرما بە تاکید زیاد دەبێتن واتە هۆکارە ئەساسیەکەی دابینکردنی وزەیە و کەمی تەولیدە بەپێ ئەو بە دوواداچوون و کۆبوونەوانەی کە بە ئۆنلاینیش بیکردومانە و لەگەر هەموو بەڕێزانە بەڵێن وایە ئەو ڕۆکە دۆخەکە ئاساییترە لە دوونێ و دوونێ لە پێرێ باشتر بووە بەرەمێنانی غاز زیاتر بۆتەوە ئومێد دەکەین وەکەوەی کە بەڵێنمان پێدرایە لەلایەن بەڕێزان لە وەزارەتی سامانە سروشتیەکان دۆخەکە لە ماوەی چەند سەعاتی دیکە ئاسایی ببێتەوە بابەتی مۆلیدەکانیش بەڕێزان شتێک لە لای حکوومەتەوە بە ناوی مۆلیدە نەمایە ئەمە هەمیشە ئەو فشارە دروست دەبێتن کە هاوڵاتیان داوا دەکەن لەو دۆخەی کە لە مانجی شوبات بوو ئەو کاتی ئێمە بڕیارێکمان هەبوو کە مۆلیدەکان بەپێی خشتەیەک ماوەی چەند ڕۆژێک دەرفەتیان پێدرا چەند سەعاتێک پارەی هاوڵاتی لە لای مۆلیدەکان مابوو ئەوە ئیلتیزاماتە لەسەر مۆلیدەکانی کە قەردارن و پارەی هاوڵاتیانیان لەلایە کە ئەو چەند سەعاتە کارەبا بدەنەوە لە بەرامبەر ئەوەدا بەشێک لە مۆلیدەکان هەر هەڵیان گرتە بەشێکیان لە کار کەوتونە بەشێکیان نەک بەشێکیان هەر هەمویان کارمەند و ئەو ستافەی کە لەگەڵیان کار دەکەن ئەوانە لە کار نەمانە یعنی شتێک نییە لە ماوەی لەحزەیەکدا کە گرفتێک دروست دەبی مۆلیدەکان لە بەرامبەر ئەوەدا ئێمە لە ماوەی ساڵێک زیاتر هەموو مۆلیدەکان حکوومەت پارەیەکی پێدەدەن و حالەتێکی وایە ئێستا ئەو گرێبەستەش نمایە واتە شتێک نیە لە لای حکوومەتەوە کە سەرپەرشتی مۆلیدەکان بکە بەڵام هەر مۆلیدەیەک ئەو کاتی گوتمان کە ئەو قەیرانانە دروست دەبی هەر مۆلیدەیەک لەگەر هاوڵاتیانی سنوورەکەی خۆی تەفاهمێک بکاتن کە کارەبا دابین بکاتن ئێمە لاریمان نەبووە و ناشبیتن بەڵام دیسان دەڵێمەوە ئینشاڵڵا خوای گەورە پشتیوان دەبیتن لە ماوەی چەند سەعاتێکی دیکە لەو یەک دوو ڕۆژەدا وەکو باسم کرد ئەو ڕۆ لەگەر پێرێ زۆر جیاوازە ئینشاڵڵا دۆخەکە ئاسایی دەبێتەوە و وەرزەکەش پێویستی بەوە هەیە بە تاکید کارەبا دابین بکرێ و پرۆژەی ڕووناچی دەستکەوتێکی گەورەی حکوومەتە بە هیچ جۆرێک دەستبەرداری نابین و بە تایبەت ئێمە لە سنووری پارێزگای هەولێر تەنها قەزامان مابی کە شەقڵاوە و مەخمورە ئێستا لە شەقڵاوە کار دەکرێتن ئینشاڵڵا لە ماوەی ئەو مانگە لە بۆ مانگی تەمووز تەواوی سنووری پارێزگای هەولێر دەبێتە 24 کاتژمێری